زینی وەرتێ ئەو ناوچەی بۆتە باسی گەرمی ڕۆژ و پەکەکە و پارتی و یەکێتی لە سەربردنی هێز بۆ ناوچەکە یەکتر تۆمەتبار دەکەن. دانانی سێ بنکەی سەربازی لە زینی وەرتێ و سوورانەوەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە ئاسمانی ناوچەکە هاوڵاتیانی خستۆتە دڵەڕاوچێوە. لە بەیاننامەیەکدا دانیشتوانی وەرتێ و دۆڵی شاورێ ماوەی 48 کاتژمێر بە هێزەکانی پەکەکە و یەکێتی و پارتی دەدەن ناوچەکە چۆڵ بکەن. ئێمە وەکو دانیشتوانی ناحیەوەرتی داواکارین بە زووترین کات لە وەزارەتی پێشمەرگەکەین ئەو هێزانە بکشینەوە، چونکە ئێرە کۆریا باشوور و باکوور نییە، ئێرە بنێوان ناحیەوەرتی و ناحیەی سەرکە بکەن، ناحیەوەرت و ناحیەی سەرکە بکەن، هیچ کێشێکی لێ نییە. ئێمە وەکو گەنجانی وەرتێ دۆڵی شاورێ وەرتێ بەیاننامەمان دەرکردووە بۆ ماوەی 48 کاتژمێر ئەگەر هیچ مزۆڵێک لێ نەمینی دوای 48 کاتژمێر ئەمە ڕێکاری مەدەنیەکان دەگرینە بەرێ بۆ خۆپیشاندان لە پێش ئەنجومەنی وەزیرانی یاخود لە پێش وەزارەتی پێشمەرگە بە ڕێبەرایەتی ناحیەوەرتێ تا داواکاریەکانمان جێبەجێ نەکەن، چونکە زینی وەرتێ پێویستی هیچ هێزێک نییە لێبی. بەلەوەڵا زۆر داواکارین لە حیزبەکان دەسەڵاتدار بەتایبەتی پارتی و یەکێتی ململانەی حیزبی و ئەو ململانەی بەتایبەتی ململانەی حیزبی نێخنە زینی وەرتێ لە زینی وەرتێ بشەڕی ناوخۆ سەرەنداتەوە چەندین ساڵە خەڵکی وەرتێ بە ئارامی و بە ئیسراحات ژیاوە بێەوەی هیچ ناخۆشیێک و ناخۆشێک لە زینی وەرتێ بێدیان لە وەرتێ هیچ ئارامترین شوێن تا ئێستا وەرتێ بۆ بەس بەڵام ئێستا لەمە دواوە بێ ئێستا خەڵک ناتوانن بێ شێوەی لە وەرتێ بسێ دەرێت لەبەر تایارە و تۆپی تورکیای و بەڕێوەبەری ناحیەی وەرتێ سەبارەت بە چوونی هێزی وەزارەتی پێشمەرگە بۆ زینی وەرتێ دەڵێت بۆ پاراستنی ناوچەکەیە و خەڵکێکی زۆر بە قاچاق داخیلی ناوچەکە دەبن. هاوکات لوقمان وەردی پەرلەمانتاری یەکێتی بە پەیامی ڕاگەیاند زینی وەرتێ پێویستی بەهێز نییە و ناوچەیەکی ئەمینە بۆ هاوڵاتیان و سنووری نێوان دوو وڵات نییە تا کاری قاچاقی تێدا بکرێت و هێزی لێ نیشتەجێ بکرێت. لە ئێستادا دۆخێکی نالەبار بۆ هاوڵاتیان دروست بووە و باشترین شت ئەوەیە ئەو هێزانەی پێشمەرگە و پەکەکە ناوچەکە چۆڵ بکەن. باوەڕ ناکەم ئەو هێزانە هیچ مەترسی من لەبەرەوەی ئەم هێزە هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئەمری وەزارەتی پێشمەرگەش هاتووە و زیاتر لە پاراستنی منطقەیە نەک بەرسی من لەسەر منطقە وەڵا ئامانزەوەی بکە زیاتر هێمنی ناوچەکە و کەن منطقەیەکی سونی و خەڵکی زۆر بە قاچاق و ئەوانە داخلی ئەو سنووران نەبوون و لەبەرەوەی پارێزراو نەبوون و ئێستاش ئەوانە هاتینە هەم لۆ مەسەلەی هاوکاریکردن لەو مەسەلەی کڕۆنە و ئەو منطقانە دابێخن و هەم پاراستنی ئەو سنوورانش. زینی وەرتێ سنووری سەردەمی دوو ئیدارەیی نێوان پارتی و یەکێتیە و نزیک بە مانگێک دەبێ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەردوو حزب هێزیان لە ناوچەکە جێگیر کردووە و لە دووری چەند مەترێک لە یەکتر بارەگایان داناوە. لە بەرامبەریشدا پەکەکە بارەگای داناوە و لە چەند ڕۆژی ڕابردووش فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانی بارەگای پەکەکەی کرد و بەهۆیەوە چەند گەریلایەکی پەکەکە گیانیان لەدەستدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ.